سڵاتان لەبێ ئەم کاتتان باش بەڕێزان لە ئەڵقەی شتری بەرنامەی ئەڤڕۆ لە کەناڵی ئاسمانی ڕێگا و ڕادیۆی ئاسمانی ئازادی ڕاستەوخۆ لەگەڵتانین. لە ماوەی چەند ساڵی ڕابردوو دۆخی ژنان بەردەوام جێگای گرنگی پێدان و بە دوواداچوون بووە لە بەرامبەر ئەو هەڕەشە و پێشێرکارانی کە دەکرێتە سەر مافەکانی ژنان لەم ناوچەیە و لە زمنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە هەرێمی کوردستان. ئەگەر ساڵانی ڕابردوو هەڕەشەکان و پێشێرکاریەکان تەنیا لە ئاستێکدا بوو بێت، بەڵام بەوەی دروستبوونی ئەم دۆخە پڕ لە قەیراناوی و شەڕی کە ڕوبەڕووی ناوچەکە بۆتەوە هەڕەشەکان چۆتە ئاستێکی باڵاتر. بەڵام ئەوەی دەبیندێت فشار و ڕۆڵی ڕێکخراوەکان بە پێچەوانەوە لە ئاست ئەم دۆخە نابیندرێت بەهۆی ئەم بارودۆخە تایبەتیەی کە ڕوبەڕووی ناوچەکە بۆتەوە. دۆخی قەیرانی ئابووری و شەڕی داعش کاریگەریی لەسەر مافەکانی ژنان داناوە. زەختترین ئەو پێشێرکاران چین لە ئێستا ڕوبەڕووی مافەکانی ژنان دەبێتەوە لە کاتێک کە ئێمە بەرە و نزیک دەبینەوە لە 8 مارسدا. ڕۆڵی لێژنەی داکۆچی لە مافی ئافرەتان لە پەرلەمانی کوردستان چییە لە بەرامبەر ئەم دۆخەی ئێستا ژنان لە سایی بارودۆخی نێوخۆی وەروە هاتنێ و بارودۆخە تازەیە کە ڕوبەڕوویان بۆتەوە. هاوکات هەر لەم بارودۆخەشدا گروپی ژیانە لە یاداشتێکدا چەندین داوا لەبارەی خراپی دۆخی ژنان ڕوبەڕووی لایەنە پەیوەندیدارەکان دەکاتەوە. گفتوگۆی ئەم تەوەرە بە بەشداری هەریەک لە بەڕێزان ئێڤار ئیبراهیم سەرۆکی لێژنەی داکۆچیکار لە مافی ئافرەتان لە پەرلەمانی کوردستان، واروەها بێریڤان محەممەد ئەندامی دەستەی بەڕێوەبەری گروپی ژیان کە ڕاستەخۆ جەنابیشان لە ستودیەکانمە لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە. سەرەتا بە خراتی میوانان دەکەم ئەم کاتتان باش. بۆ زانیاری زیاتر لەبارەی داواکاریەکانی گروپی ژیان دەچینە لای راپۆرتێک و دواتر گفتوگۆکان دەست پێک. لە بەرامبەرەوەی لە ژمارەیەک مزگەوت و کەناڵی ڕاگەیاندنەوە لە ڕێگەی چەند مەلایکی ئاینیەوە هێرش دەکرێتە سەر ئافرەتان. ژمارەیەک چالاکوانی کۆمەڵی مەدەنی خۆپیشاندانەکەن لە شەقەمی بازنەی مەلیک محمودەوە بۆ بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی ئەوقافی سلێمانی ئەنجامدا. ئامانج لەم خۆپیشاندانە ئەوە بوو داوایان لەو بەڕێوەبەرایەتیە کرد سنوورێک بۆ ئەو مەلایەنە دابنرێت کە بێڕێزی بەرامبەر بە ئافرەتان دەکەن. ئەمانەوێ ناڕزایی دەربڕین بەرامبەر ئەو هەموو سوکایەتی و بێڕێزی کە هەندێک لە مامۆستایانی ئاینی و مەلایەن ئەیکەن لە مزگەوتەکانەوە یا لە میدیا تایبەتەکانی خۆیانەوە کە کراونەتەوە ڕێگەیان پێیراوە زۆر جاریشەیە کە نازانین سەرچاوەکەی لەکوێوە پشگیری ئەم میدیانە کرێ. بەڕاستی سوکایەتێکی زۆرەکرێ، بێڕێزیەکی زۆر بەرامبەر بە ژنانەکرێت، تونند و تیژی بەرامبەر بە ژنان هەنەدرێ لە میدیانەوە. ئێمەش لە دژی ئەوە ڕاوەستاوین و ئەبێ ئەم سوکایەتی و تونند و تیژی هەندانە بوەستێنرێ. وەزارەتی ئەوقاف پلانێدانێ بۆ سانسۆر لەسەر ئەندامەکانی کە ڕۆژانە لە مەلاکان لە مزگەوتەکانەوە وتاری تونند و تیژی سوکایەتیکردن بە ئافرەتان وەکو بینەوە بەس لە بینی چواردیواری ماڵەوە بۆ بەرەمێنانی بەس مناڵ دروست کراوە. دەست بە سەراگرتنی کۆمەلگایەک بێگومان پەلاماری ئەو چینە ئەیان کە بڵێن مستەزعفترین یا لاواسترین چینە. یەکێکیش لەو چینانە لە کۆمەلگای ئێمەیە کە هەتا ئێستا هەوتا ئەم ڕۆژە سەرکوت کراوە چینی ژنانە کە زۆر بە ئاسانی ئەتوانێت لەبەر ئەوەی کە دەرفەتی ئەوەیان نەبوو بخوێنن خۆیان ڕۆشن بیر بکەن بڵێن وعیەکی ئەو تۆیان هەبێ. بۆیە تەبعاً دایم مەلایەن ئەو چینە ئەگرن، ئەو چینە لاوازەی کە بتوانن سەیطەرەیان هەبێ بەسەریانەوە بتوانن کۆنتترۆڵیکەن. بۆیە ئەیانەوێ ژنان وەک دەستپێشخەرێک بخەنە ژێر دەسەڵاتی خۆیانەوە و بەڕاستی پەلامارانەکانی ئەوانیش واهەیە کە زیاتر ئەو شتانەی کە لە ڕووی کللتوری و دینیەوە قەدەغەیان لێکا لە هاتنە دەرەوە و لە دەرکەوتن و لە نواندنی ئەرک و ماف و ڕۆڵەکانیان لە ناو کۆمەلگایە بێگومانیان کۆنتترۆلی ئەوانە ئەکەن و ئەو شتانیان لێ قەدەغاکەن. خۆپیشاندانەکە لەلایەن گروپی ژیانەوە ئەنجام درابوو. ئەو خۆپیشاندانەش یەکەمین چالاکی ئەم ساڵی ئەو گروپە بوو بۆ یادی 8 مارس ڕۆژی جیهانی ئافرەتان. هەروەها ئەو گروپە چەندین بەڵگە و دۆکۆمنتی لەسەر ئەو مەلایەنە دا بەدەستی بەڕێوەبەری گشتی ئەوقاف. بەڵام بەڕێوەبەری گشتی ئەوقاف بێ ئاگایی خۆی لە بەرامبەر کاری لەو جۆرەی مەلاکان نیشاندا و پشتیوانی خۆشی بۆ خۆپیشاندەران دەربڕی. هەر جۆرە هاندانێک بۆ تونند و تیژی بەرامبەر بە ژنان قەدەغە بکرێت، ئەو بانخوازانەی ئەو کارەش ئەکەن لێپیچینەوەیان لەگەڵ بکرێت. لە وتە و وتار و میدیا تایبەتەکانی بانخوازەکاندا بە هیچ جۆرێک نابێت سوکایەتی بە ژنانی تێدا بێت. وتاری بانخوازەکان دەبێت لە ڕێگای حکوومەت و وەزارەتی ئەوقافەوە چاودێری بکرێت تاکو ئازادی
تاکو ئازاد نەبن لە بڵاوکردنەوەی توندوتیژی لە وتارەکانیاندا. سەرپێچیکردنی ئەو یاسانەی کە کەسایەتی و کەرامەت دەپارێزێت لەلایەن بانخوازەکانەوە جگە لە سزای یاسایی پێویستە لە ڕێگەی وەزارەتی ئەوقافیشەوە لێپێچینەوە و سزای هەبێت بە پێچەوانەوە وەزارەتی ئەوقافیش بەرپرسی ئەو سەرپێچیانە دەبێت. پرژیری لە هەندێک لەو داوایانەی و کۆمەڵ ڕێکخراوە بە ڕێزانە ئەکەین و پێشمان سەیرە و ئێمە بۆ ئێمە بە حقیقەت ئەمڕۆ تووشی شۆک بووین کە هەندێک مامۆسای ئاینی سوکایەتی بە جۆرێک بە ژنان کردبێت کە ئاها بێنە سەرجادا. ئێمە ئەوان باسییان لە بانخواز کرد، پێم خۆش بوو ئەوان ئەوە لێک جیاب بکەنەوە مامۆسای ئاینی منتەسیبی وەزارەتی ئەوقافن و وتاربێژی مزگەوتەکانن، بۆیە بانخواز ئەچێتە بابێکی ترەوە لە دەستگا ڕاگەیاندنەکانیان باس کرد ئەوقاف لی بەرپرس نییە. ئەوە لە ماوەی ڕابردوودا و بە ئێستاشەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ژمارەیە کەناڵی ڕاگەیاندنەوە چەند مەلایەک و بانخوازێک هێرشی توندیاندا کردە سەر ئافرەتان و سوکایەتیان پێدەکردن و بە مرۆڤی پلەدوو ناوی ئافرەتیان دەهێنا. ساڵانێکی دوور درێژە ژمارەیەک لە مەلایەنی ئاینی مزگەوتەکان لە ڕێگەی منبەرەکانیانەوە هێرش دەکەنە سەر ئافرەتان، بەڵام پێدەچێت ئەم گردبوونەوەیە ئاماژەیەک بێت بۆ ئەوەی چیتر لەو مەلایەنە قبول نەکرێت منبەرەکان بۆ ئارزووی شخصی خۆیان بەکاربێنن. هەوراز ئەحمەد، کەناڵی ڕێگا، سلێمانی. جارێشتر سڵاتان لە بێبینەران بەردەوامی لەگەڵتان لە بەرنامەی ئەڤڕۆ گفتوگۆ لەبارەی پێشەرکاریەکانی مافی ئافرەتان لە دۆخێکی پڕ هەڕەشە و مەترسیدا دەکەین کە تێداریەک لە بەڕێزان دووبارەی دەکەمەوە. ئێڤار ئیبراهیم سەرۆکی لێژنەی داکۆچیکار لە مافی ئافرەتان لە پەرلەمانی کوردستان و هەروەها بێریڤا محەممەد ئەندامی دەستەی بەڕێوەبەری گروپی ژیان لەگەڵمان بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە. سەرەتا بێریڤان خان دەچمە دێمە لای جەناب و سڵاوت لێبێ. لە کاتێککە بەڕێوەبەری ئەوقاف ئاماژە بەوە دەکا کە ئەوان لەم پێشێلکاریانەی یان لەم هەڕەشانەی لەیان بەشێک لە مامۆستا و بانکخوازەکان دەکرێتە سەریان و ئێوە ئەمەشتان پێکردووە ئەوان لێی بەرپرسنین، بۆچی ئێوە خۆپشاندانەکەتان بۆ بەردەم وەزارەتی ئەوقاف ئەنجام داوە؟ بەڵێ، سەرەتا سڵاوم بۆ بەڕێستان وە بۆ بینەرانی کەناڵەکەشتان. بێگومان ئێمە هەستمان کرد کە لەم ساڵدا کە نزیکە بینەوە لە 8 مارس کۆمەڵێک چالاکی پێویستە و پێویستە چالاکیەکان هەندێک زیندووتر بن لە ساڵانی پێشوو و هەوڵ بدرێت چالاکیەکان بە شێوەی زیاتر و گەرمتر ئەنجام بدرێت. لەو چوارچێوەیەوەکو گروپی ژیان کۆمەڵێک چالاکیمان ئامادە کردو و یەک دوو چالاکیشمان بەڕێو بردووە. یەکێک لەو چالاکیانە کە بەڕێومان بردووە وەکو بەڕێستان لە دیمەنەکان پیشانتاندا بوو خۆپشاندانێک بوو یاخود گردبوونەوەک بوو لە بەردەم بەڕێوەبەرایەتی ئەوقاف لە شاری سلێمانی بۆ ئەوەی کە داوا بکەین کە بەڕاستی هەندێک لە ئەو بانکخوازانە یاخود ئەو وتاربێژی مزگەوتەکان کە هەتا ئێستا بە شێوەیە لە شێوەکان هەوڵەدەن کە لە بەرامبەر ژنانە وشەی نەشیا و هەندێک جار سوکایەتیکردن بە چالاکوانانی ژنان و بەگشتی ژنانی کۆمەلگا ئەنجام مەدەن و لە بەرامبەر ئەمەدا هیچ لێپرسینەوەی یاخود لێپێچینەوەی یاخود مەبەستان لە سوکایەتی چییە؟ بەڵێ، ینی من پێشەوە باسیەوە بکەم کە بەڕاستی ئێمە لێرەدا مەبەستمان هەموو بانخوازێک یاخود هەموو مەلایەکی مزگەوت نییە، چونکە ئەمە ئەوانەی کە ئەمە ئەکەن لەوانەیە بە پەنجەی دەست بژمێرن یاخود ژمارەیەکی کەم بن، بەڵام بەڕاستی کاریگەری خۆیان هەیە و ناکرێت لیان قبول کرێ. ئەو سوکایەتیانی کە ئەیکەن ئێمە زۆر جار تەنانەت وەکو ڕێکخراوەکانی ژنان وەکو گروپی ژیان وەکو ڕێکخراوی تر وەکو چالاکوانی ژنان سەردانی مەلای مزگەوتەکانمان کردووە، سەردانی مامۆستا ئاینیەکانمان کردووە، سەردانی کەسایەتی ئاینیمان کردووە کە بەڕاستی هاوکارمان بن لە باشترکردنی بارودۆخی ژنان لەم هەرێمەکە. ئێمە دەبینین ڕۆژ بە ڕۆژ توندوتیژەکان لە هەرێمی کوردستان لە بەرامبەر ژنان بەرەو پێشترە چێ زیاترە بێ بەرفراوانترە بێ و شێوازی خراپتر لە خۆگرێ. بۆیە ئێمە پێمان وایە مزگەوتیش ئەبێ هاوکار بێ لەگەڵ ئێمەیا بۆ باشترکردنی ڕەوشی ژنان، نەک بە پێچەوانەوە لەلایەن هەندێک مەلاوە یاخود لەلایەن هەندێک کەسایەتیەوە بۆ سەدان کەس قسە بکەن وە بەو شێوازش قسە لەسەر ژنان بکەن. بێگومانە هەندێک دیمەن کۆکرابەوە، هەندێک دیمەن کۆکرابەوە کە وەکو بەڵگەیەک درانە
ئەو بەڕێوەبەراتێ کە پێمان وایە ئەو بەڕێوەبەراتێ بەرپرسە چونکە ئەو بەڕێوەبەراتێ سەر بە وەزارەتی ئەوقافە لە وەزارەتی ئەوقافیش دەبێت بۆ کاروباری ئاینی و بۆ ڕێخستنی کاروباری ئاینی و بۆ بەدواداچوونی وتاری بێریڤان دەگەڕێمە وڵات بۆی کە پێم بڵێیت دەگەڕێمە وڵات بۆی پێم بڵێت کە دیاریترین ئەو پێشێلکاریانە چین کە ئێوە دەیبینێن لە ڕێگای وتار بەشێک تاوان ئێمە بەبەستمان لە بەشێک لە مامۆستایانی ئاینیە کە ئەوانەی مزگەوتەکان بۆ پرۆژەی سیاسی یان بۆ پرۆژە و لە چوارچێوەی اعتیقادی خۆیان بەکاری دێنن ئەو پێشێلکارانە چین کە ئێوە تۆمارتان کردووە ئەو لای ئێوە چی پێشێلکاریە بەڵام دەچمە لای ئێڤار ئیبراهیم دواتر وەڵامی ئەو پرسیار لە جناب دەردەگرم ئێڤەرخان لەم باردۆخی ئێستا باردۆخی قەیرانایی و ئابووری و شەڕی داعش پێتان وایە ئەمە چ کاریگەریەکی ینی ئەم هەڵ و مەرجە خراپەی هەرمی کوردستان کێشەکانی ژنانی بەرەو ئاستێکی تر بەرز نەکردوێتەوە؟ بەتاکیت زۆر سپاس ئەم کاتەی ئێوە بینەرانی باش ئەگەر باسی قەیرانی ئابووری بکەین بە تایبەت بە ژنان بەتاکیت ئەم قەیرانە ڕوبەڕووی ژنان بۆتەوە بە گشتی بە کۆی گشتی ڕوبەڕووی سەرجەم خەڵکی بەڵێ ڕوبەڕووی سەرجەم خەڵکی هەرێمی کوردستان بۆتەوە بە تایبەتی بەشێکی زۆری پشکی شێر بەر ژنان کەوتووە ئێمە بەشی زۆری ژنانمان مامۆستا و فەرمانبەرن لەوانەیە تەسیرێکی زۆری هەبێتن لە بواری اقتصادیەوە لەوانەیە کۆمەڵک کێشە و گرفت دروست دەبێتن پەیوەندی بە ژنانەوە دەبێت لەلایەکی دیکەشەوە ئێمە لە هەرێمی کوردستان ئەم جارە ژنانمان بوونەتە قوربانی بەشێکی زۆرمان لەم شەڕی ئێستا بەشێکی زۆرمان ژنان لە هەرێمی کوردستان قوربانی دەستی ئەم جەنگەن جا بۆیە دەکرێتن ئێمە بەڕاستی کار لەسەر ئەوە بکەین ناکرێتن هەر ئاوا بە بەردەوامی بمێنێتەوە ئێمە ئەگەر بەراورد ئەو تونندوتی ڕێژەی تونندوتی ژیانی بەراورد لەگەڵ ساڵانی پار بکەین بە کۆی گشتی ڕاستە کەمی کردووە بەڵام پارێزگا هەتا پارێزگا فەرقی هەیە بۆ نمونە لە پارێزگای دهۆک هەر زۆری کردووە ئەگەر من نمونە بە پارێزگای دهۆک بێنمەوە ئەو تونندوتی ژیانی ڕێژەی تونندوتیژی لە 2014ەوە زیادی کردووە ئەوە دەگەڕێنەوەی کە ئێمە زۆرترین لە پارێزگای دهۆک زۆرترین ئاوارە لە پارێزگای دهۆکە ئەو تونندوتی ژیانێک کە ڕوبەڕووی ژنان بوونەتەوە لە پارێزگای دهۆک زیاتر لە 800 ئاوارەی تێدایە ئەنی تۆ ناتوانانی بە تەنها کۆنتترۆڵی ئەوە بکەیت بە تەکیید تەسیری دەبێتن مەسەلەن دەبینی پارێزگای هەولێر جیاوازترە لەگەڵ پارێزگای سلێمانی فەرقێکی هەیە کەمی کردووە بەراورد لەگەڵ 2013 باسی هاتنی داعش کرد مەسلەی مامەڵەی هاتنی ڕێکخراوی دەوڵەتی خلافی ئیسلامی ئەو پرۆژەی ئەوان پێەیە ئێوە کاریگەریەکان لە چ ڕوویەکەوە یعنی لە چ ڕوویەکەوە ژنان بە سوتەمەی ئەو باردۆخە دەبینە بەتاکیید ئەوە مونەتە قوربانی دەستی ئەم جەنگە ئەوە نمونەمان هەیە ئەوە بۆ ماوەی لەگەڵ دروستبوونی ئەم ڕووداوە نەخوازراوە زیاتر لە 4-500 ژن ئێستا لەلایەن هێزەکانی داعشەوە بە کۆیلە کراوە زیاتر لە 500 ژن ئێستا ڕزگار کراوە ڕەوشی ژنانی ئاوارە لە سنووری پارێزگای دهۆک و سنوورەکانی تریش بە دەرەجەیەک دهۆکە هەولێر سلێمانیە یان لە سەرجەم هەرێمی کوردستان کاریگەریەکی زۆری هەبووە هەم لە ڕووی دەرونی هەم لە ڕووی جەستەیەوە هەم لە ڕووی نەفسیەوە بەتاکیید کاریگەریەکی زۆری هەبووە من پێم وایە دەکرێتن لە ئێستاوە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دام و دەستگاکانی حکوومەت کە معنین بەم پرسانە هەروەها ئێمە وەکو پەرلەمانی کوردستان هاوکار و پشتیوان بین بۆی هەوڵ بدەین هیچ نەبێتن بتوانین چارەسەری ئەم دۆخە بکەین زۆر باشە دەگەڕێمە وڵات بۆی کە با بڵێن زەختین ئەو پێشێلکارانە ئێوە وەکو لێژنەی مافی لێژنەی داکۆچی لە مافی ئافرەتانیان ژنان دەیبینن لەسەر مەسەلەی ژنان ئێوە ئەم پێشێلکارانە لە چ ڕوویەکەوە دەبین و پێتان وایە چ جۆرە پێشێلکاریەک زەختترین پێشێلکاریە بەڵام پێشتر پرسیاری شترم لە بێریڤان کرد بێریڤان ئێوە ئەوەی ئێڤارخان ئاماژەی پێ دەکا ئەو هەڕەشانەیە کە بە شێوەیەکی گشتی پێکرو بە تایبەتی لە سای ئەم بارودۆخە کە ئەگەر کێشەکانی ئافرەتان 1 و 2 3 4 بن ئێستا چەند قاتی تر بووە بەڵام ئەوەی مەبەستم بوو وەکو زانایی لە جەنابتۆ وەری بگرین یان وەکو گروپی ژیان ئێوە خستۆتان ڕوولای ئێوە چی پێی دەوترێ پێشێلکاری کە لەلایەن بەشێک لە وتار خوێنەکان لەلایەن بەشێک لە بانکخوازەکان یان بەشێک لە مامۆستایانی ئاینی ئێوە تۆمەتبار دەکەن بەو جۆرە لە پێشێلکاری بەڵێ ینی من پێم وایە بۆ نمونە پێشێلکاری لە بەرامبەر مافی ژنانە لە هەرێمی کوردستانە
پێم وایە بەگشتی باشووری کوردستانە تا دێ زیاترە بێ ینی لە هەموو ڕۆکانەوە زیاترە بێ نەک تەنها ئێمە بڵین ئەمە وتار خوێنەکانن کە بەم شێوازە بەشێک لە وتار خوێنەکان کە بەم شێوازە تونند و تیژی لە بەرامبەر ژنانەکەن چونکە ئەگەر تونند و تیژەکان بژمێرین بەڕاستی و هەروەها قسەی لەسەر بکەین لە ئاستێکدایە کە بەڕاستی دۆخی ژنان نەتوانین بڵێ لەم هەرێمە لە مەترسیدایە ئەوە هەر ڕۆژ زیاتر ئەبێتەوە هیچ بەبێ ئەوەی هیچ ڕێگە چارەیەک هەبێ بۆ باشترکردنی دۆخی ژنان ئێوە لە یادداشتەکە باز لەوە دەکەن ئابوووریەوە بەڵێ بێگومان ئێمە یەک لە چالاکیەکەمان مەسلەی بانخوازەکان بوو یاخود مەسلەی وتاربێژەکانی مزگەوت بوو بەڵکو ئێمە چەندین چالاکی ترمان هەیە کە لەم هەشتی مارسەیە لە دەرەوەی ئەوەش ینی بڵێ چالاکی جۆرە و جۆری ترن هەم بڵێ زۆر باشە ئێوە لە یادداشتەکە بڵێ لە یادداشتەکە بەڵێ لە یادداشتەکە دەڵێن دیاردەی زەق لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی با بڵێن ژنان دەبێتەوە مەسەلی ئیهانەکردن سوکایەتیکردن بە ژنان لە مینبەری مزگەوتەکان و میدیا تایبەتیەکانەوە بڵاو بۆتەوە و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان مەبەستم لەوەیە یعنی ئێوە چی بە ئیهانە دەزانن بۆی خەڵک لە یادداشتەکە ئێوە بگاتن بەڵێ بێگومان ئێمە ئەوانەمان هەموو بە دوکۆمنت ئامادە کردووە نەک ئێمە بەڵکو پێم وا بێ زۆربەی زۆری خەڵکی ئەم هەرێمی کوردستانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەو دیمەنانەی بینیوە کە لە بەرامبەر ژنانی چالاکوانە وترێ و لە بەرامبەر ژنانی تری ناو کۆمەلگا ئەوترێ و ڕۆژانە هێرشەکرێتە سەر ئازادیەکانی ژن زەر تێکۆشانی ژن لە ناو ڕێکخرا و لە ناو دەستگاکانە پێم وایە یعنی پێویست ناکات هەتا لەم لە هیچ جەیەکەوە بەڕاستی ئەو قسانە دووبارە بکرێتەوە چونکە زۆر قسەی نەشیاو لە بەرامبەر ژنانە وترێ و نەک هەر ئەوە بەڵکو لە عینی کاتا لە کاتێکا کە گردبوونەوە بۆ داواکردنی ینی زۆر بە شێوەیەکی مەدەنیانە لە بەردەم بەڕێوەبەراتی و قافە لەلایەن ژنانەوە داوا ئەکرا کە هەوڵ بدرێ ینی هاوکار بن لە چارەسەری بارودۆخی ژنان و هەروەها هەوڵ بدرێ ڕێگە بگیرێ لە وتاربێژەکە هێرشەکە لەکانەوە هێرش کرا بۆ سەر ژنان لەلایەن هەندێک لە ئەو خوێندکارانەی کە لەو شوێنەیە خوێندنی پێم وابێ ئەو قافە ینی کە لەو شوێنە خوێندکارن لە عینی داواکاریەکەتان سەرۆکی لێژنەی مافی داکۆچی لە ئافرەتان لێرەیە ئێوە لە یادداشتەکە ینی بۆ لێژنەی بەرگری لە مافەکانی ئافرەتان لە پەرلەمانی کوردستانیش داوای ئێوە لە پەرلەمانی کوردستانە چییە؟ بێگومان پارلەمانی کوردستانە بێ ڕۆڵێکی خۆی ڕۆڵێکی سەرەکی بگێڕە بە تایبەتی لیژنەی ژنان ئەبێ ڕۆڵی ئاکتیڤی هەبێت لە چارەسەری پرسی ژنانەوە بەداخەوە هەتا ئێستا تێبینی زۆر لەسەر ڕۆڵی مەبەست لە چییە لە چ ڕۆڵێکە ئەنی داواکاریەکە ئێوە بێریڤانخان بە تەحدید چییە لە لێژنەی ئافرەتان بە نمونە؟ بێگومان بۆ نمونە ئەبێ لیژنەی ئافرەتان هاوکار بێ لە چارەسەری پرسی ژنان لە هەموو ڕووەکانەوە هەروەها هەتا ئێستا ئێمە مەجاری یەکەم نییە چالاکیەکەین پێشووتریش بە دەیان شێوازی تر چالاکیمان کردو بۆ ڕێگری لە کوشتنی ژنان بۆ گۆڕانکاری لە یاساکانی هەرێمی کوردستانە بۆ هەموو ئەو پێشێلکاریانەی تر کە لە بەرامبەر مافی ژنان ئاکرێت لە هەرێمی کوردستانە بەڵام بەداخەوە هەتا ئێستا نەمابینیەوەکو پێویست لیژنەی ژنانیش هاوکار بێت لە چارەسەری پرسی ژنان نەک تەنها لیژنەی ژنان بەڵکو هەموو پارلەمانتارە ژنەکان بەڵکو هەموو پارلەمانتاران کە نوێنەری خەڵک پێویستە ڕێگیری بکەن لە نیوەی کۆمەلگا کە ڕوبەڕووی هێرشە بێتەوە ڕوبەڕووی ئیهانا بێتەوە ڕۆژانە ڕوبەڕووی بێتەوە ئەبێ ئەوە بەرکی خۆیان بزان دەگەڕێمە وڵات بێریڤان ئێوار ئێوە بڕۆڵتان چی بۆ وەکو لێژنەی ژنان لە پەرلەمانی کوردستان ینی ئێوە لەو ماوەیە گە شتێکمان بڵێت چیتان کردووە بە مەسەلەی ژنان؟ وەڵی ڕێزم هەیە بۆ خاتو بێریڤان دیارە خۆی ئەندامی گروپی ژیانە بەڵام دیارە بێخەبەرە کە ئەو ڕۆژەی کە ئەوان مالیان گر ساڵ پار من وەکو سەرۆکی لیژنەی ژنان وەکو ژنێک یاری وەکو پەرلەمانتارێک یەک بووم لەو کەسانەی سەعاتیەکی شەو لەگەڵ ئەوان شەو نخونیم کردووە تا بەیانی مانم گرتووە لەگەڵیان دیارە جەنابی لەوێن دەرنەبووە ئێمە کە بە بەردەوامی وەکو لیژنەی ژنان خۆمان باوە
باوەڕمان بەکاری دەستە جەمعی هەیە یەکەم جارە لە پەرلەمانی کوردستان لە خولی چوارەم ڕێی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی وەربگیرێتن بە تایبەتی گروپی ژیان هەر بۆ زانیاریت ئێمە دانیشتێکی تایبەتمان بەسەر کەیسی ژنانی شنگال کردیە راپۆرتمان لە گروپی ژیان وەرگرتووە کە خاتوو بەهار و جەماعەتەکەیەتی لە ڕێگەی ئەوانەوە ئیسیفادەمان لە راپۆرتی ئەوان کردووە دواتر ئێمە کۆنفرانسێکمان بەستووە داوامان لێ کردوون بێن ڕەیان وەرگین لەبەروەی ڕێی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لای ئێمە بە نەزەری ئەتیبار وەردەگیرێ دواتر ئەم ڕەیە کراوەتە ڕاستپاردا کاری جدیمان لەسەری کردیە بۆیە بەپێی توانە ئێمە دیارە بۆ ماوەی ساڵێک کە دەست بەکاربووینە زۆر درەنگ دەست بەکاربووین لە پەرلەمانی کوردستان وەکو لیژنەی داکۆکیکردن لە ماوەی مافی ئافرەتان ئێستا هەموو بۆ باز دەکەم ئەگە دەرفەتم پێ بدەیت ئێمە بەداخەوە ئەوەندەی سەرقاڵی خوشک و ژنانی ئێزیدی نەپڕژاین لەسەرەوەی کار لەسەر چەند یاسایەک بکەین چەند یاسایەک لە هەرێمی کوردستان کە یاسای بۆ دەرچووە پێویستی بە هەموارکردنەوە هەیە ئێستا ئێمە خۆمان سەرقاڵی ئەوەین یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزان پێویستی بە هەموارکردنەوە هەیە چەند کۆنفرانسێکمان بەستووە وا کاری لەسەر دەکەین کە دەبێ هەموار بکرێتەوە یاسای قانونی ئەحوالی شخصی کە لە 2008 دەرچووە ئەم یاسایە چەند بڕگەیەکی پێویستی بە هەموارکردنەوە هەیە سەبارەت بەم مۆزوعی فرەژنی ئەوە پێویست سەرقاڵی ئەوەین چارەسەری فرەژنی نەهێڵن بەتەکی دەمانەوێتن نهێڵین جا چەند پرسێکی تریش هەیە خۆشیان ئاگادارن ئەوە بۆ ماوەی 7 مانگ دەچێتن گروپی ژیان تەنها سەرقاڵی خوشکان و ژنانی ئێزیدی بووە ئێمە و کولی ژنەی مەسەلەی بابڵێن کەیسی ژنانی ئێزیدی لە ئێستا بۆ تا ئەولەویەتی کارەکانی زۆربەی ڕێکخراوەکان تەنانەت ئێوەش بەڵێ کەیسی پرسیارەکە ئەوە بوتی چیتان کردو ئێوە یعنی ئێوە چ بەدواداوتی بەداخەوە نەمان بینیوە هیچ بکەن کەیسی ژنانی ئێزیدی ئەو مەلەفەی لای ئێمە و لیژنەی ژنانە ئێمە لەگەڵ دروستبوونی ئەم ڕووداوە نەخوازراوە بە دوا داچوونی جدیمان کردووە ئەم مەلەفەیەکە دەبێ بە بەردەوامی کاری جدی لەسەر بکرێتن ئێمە بە دوا داچوونی جدیمان بۆ کردوون هەر هەفتەی ڕابردوو ئێمە بۆ ماوەی 3 ڕۆژ لەگەڵ لیژنەی پەرلەمان چەند پەرلەمانتارێک و چەند لیژنەیەکی هەمیشی یەکێک لەم زمانی ئەوانە لیژنەی ژنانە لە پەرلەمانی کوردستان چوینە سەردانی بادینانمان کردو هەروە سەردانی چیای شنگالمان کردووە ئێمە وەکو لیژنەی ژنان لە پەرلەمانی کوردستان 2 جار دانیشتنێکی تایبەت کراوە سەبارەت بە پرسی ژنانی ئێزیدی چەند ڕاستپاردەیەک دەرچووە ئەوەیە ئەم دانیشتنەوە بە دوواداچوونانی ئێوە بۆ شنگال بۆ شوێنەکانی تر کردوتانە یعنی چ داواکاریەکتان خستۆتە ڕۆ پێتان وا لە ئێستا پێویستە چی بە تایبەتی بۆ پرسی ژنانی ئێزیدی لەم ئانوساتی ئێستا بکرێت وەک پێشتر ئاماژەم پێدا پرسی ژنانی ئێزیدی دەبێ بە بەردەوامی کاری لەسەر بکرێتن ئێمە لەلایەن چێوە ئەرکی هەر هەمومانە بە تایبەت ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دام و دەستگاکانی حکومەت کە معنین بەم پرسە بە تایبەتی وەزارەتی تەندروستی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی چەند وەزارەتێکی تر کە معنین بەم پرسە هەوڵ بدرێتن بە زووترین کات ڕێگە چارەسەریەک بدۆزرێتەوە ئەم ژنانە ڕزگار بکرێن ئەوە یەک دوو ئەم ژنانەی کە ئێستا ڕزگار کراون لەلایەن هێزەکانی داعشەوە زیاتر لە 500 ژنن ئێمە وەکو لیژنەی ژنان لە پەرلەمانی کوردستان زیاتر لە 200 ژنمان بینیوە ئەم ژنانە ئێستا لە بارودۆخێکی ناتەبیعیدان لە ڕووی جەستەیەوە لە ڕووی دەرونیە و پێویستیان بە چارەسەرکردن هەیە خۆمان لیژنەکەی خۆمان بەپێی ئەم توانایە هاوکاری و پشتیوانیان بووینە بەڵام هێشتا لە تمۆحی ئێمە نییە بەپێی توانای خۆمان وەکو پەرلەمانی کوردستان خۆتان دەزانن هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانێکی گەورە بووتەوە ئێستا هەرێمی کوردستان شەڕی هەموو جیهان دەکاتن برا پێشمەرگەکانمان لە شەڕن ڕۆژانە چەندین شەهیدمان بۆ دێتەوە بۆ ماوەی چەند مانگێکە موچەی فەرمانبەران و مامۆستایان نهاتووە لەسەر ئەم بارودۆخەش بەڵام ئەم پرسێکی گرینگە ئێمە بانگەوازمان کردووە بۆ سەردەم ڕێکخراوەکانی جیهانی بەڵام بەمانەی ئەوەیە پرسەکانی تر لەبیر بکرێن کە بریتە لە یەکێ لەو پرسانە بریتە لە پەراوێزخستنی ژنان لە پۆستە حکومیەکان لە شوێنە گرنگەکان مەسەلەی کۆتا و ڕنگ نەدانەوەی لە شوێنەکانی تر دەگەڕێمە وڵات بۆ ئەوی کە ئێوە لەم بارەوە تێگەیشتنتان چییە؟ بەڕێز بێریڤان ئێوە پێتان وایە کە لە 8 مارس ئێمە نزیک دەبینەوە ئەولەویەت چی بێ و دەبێت چی بکرێ بۆ مەسەلەی ژنان بۆ ئەوەی چیتر وەکۆی لە یاداشتەکەی وەدەین هاوڵاتی پلە 2 ئاماژیان بۆ حسابیان بۆ نەکرێ و مافەکانیان لە بەردەم هەڕەشە و پێشێلکاری نەبیتن. بەڵێ
من ئەمەوێ یەک لەسەر قسەکانی بەڕێز ئێڤارخان ئەوە بڵێم کە ئێڤارخان بۆ خۆی باش ئەزانێت کە لەو شەوەی کە شەو نوخونی بوو بەیەکەوە ینی هەمومان بەیەکەوە بووین و زۆریش لەگەڵێکا گفتوگۆمان کرد ئێمە من کاتێ باسی خۆتان یەکترکەم لە پەرلەمان وەکو نەوەڵی نازان من بیرماوە لەوانەیە ئەو بیری نەماڵێ یعنی بێگومان مەسە ئێمە وەکو شەخص لەگەڵ ئێڤارخان قسە ناکەین وەکو بەرپرسیارەتی بۆ نمونە ئەو لە بەرپرسیارەتێکی گەورایە سەرۆکی لیژنەیەکی ژنانە یعنی چاوەڕوانی ژنان زیاترە لەو هەتاوەکو لە کەسێکی تر ئەو بەرپرسیارەتی کە بۆ نمونە ئەو هەماهەنگی لە نێوان بڵێ هەماهەنگی لە نێوان ئێوە و ئەم لێژنەی ئافرەتان لە پەرلەمان بۆ گۆڕینەوەی باڵێن بیرروڕا بۆ دانانی پلانی تازە لە بەرامبەر باردۆخە تا چەند گرنگە و ئەوەن تا چەند گویان لە ئێوە گرتووە ئەمە هەماهەنگی هەبوو ئاماژە پێ دەکات لە خاڵە گرنگەکانە ئەو هەماهەنگی هەبوو کۆی ئاماژە پێ دەکاتن لیژنەی ژنان تا ئاستێک هەیە بەڵام پێویستی بە زیاتر هەیە تا ئاستێک هەیە بەڵام زیاتر لەسەر لە چوارچێوەی کەیسی ژنانی ئێزیدیە بۆ ئەوەی کە هەتا ئێستا ڕاستە پێشووتریش یەک دوو چالاکیە بووە بەڵام بەڕاستی دۆخی ژنان زۆر لەوە خراپتر زۆر لەوە زیاتر هەڵەگرێ هەماهەنگی زیاترەوێ بۆ نمونە هەمووەکو لیژنەی ژنانی پارلەمان دەبێ بەردەوام لە پەیوەندیکردن بێ لەگەڵ ڕێکخراوەکانی ژنان ئەو ڕێکخراوانی کە ئاکتیڤن لە بواری ژنانە هەروە ئەو گروپانەی کە کار بۆ مەسەلەکانی ژنانەکەن ئەبێ بەردەوام لە پەیوەندی بن لە گفتوگۆ بۆ ئێوە لیستێکتان هەیە ئێوە وەکو گروپی ژیانەگەم پرسیار بکەم ئێوە لیستێک لە داواکاریتان هەیە کە بڵێن ئەم داواکاریانە ئەمانە داواکاری ئانین ئەمانە داواکاری با بڵێن داهاتون استراتیژین بۆ بەردەملایەنە پەیوەنددارەکان پێویستە بۆ پرسەکانی ژنان بکرێتن پێتان وایە دەبێت چی بکرێ؟ بێگومان ئێمە لەم هەشتی مارسەیە یعنی ئێوە بەڕێستان لە سەرەتای بەرنامەکەەوە یەکێک لە داواکاریەکان داواکاریەکی ئەساسی ئێمە ئەوە بوو کە پێویستە یاسای کانتۆنی جززیرە کە ئێمە پێشتریش قسەمان لەسەر کردووە داوامان کردووە لێرە شادیسانەوە ئەم لەم هەشتی مارسەیە کردومانە بە داواکاری سەرەکی خۆمان کە یاسای کانتۆنی جززیرە پێویستە کاری لەسەر بکرێت لە هەرێمی کوردستان و ئەو یاسای یەکسانیە پێویستە لە شێوازی ئەوە لە هەرێمی کوردستانیشە هەوڵ بدرێت بخرێتە بواری مەبەست لە یاسای کانتۆنی جززیری چییە؟ یعنی یاسای کانتۆنی جززیری چییە؟ یاسای کانتۆنی جززیرە یاسایەکی یەکسانیە لە نێوان ژن و پیاوە ینی بەڕاستی لەناو بەرگەکانی ئەو یاسایەدا ئەتوانرێت کە بۆ ئێرە سوودی لێوەرگرێت کە بەڕاستی لەسەر بنەمایەکی زۆر ئازادی خوازانە و یەکسانی تەواوەتی نێوان هەردوو ڕەگەز دانراوە هەروەها یەکێک لە داواکارێک سەرکیەکانی تری ئێمە مەسەلەی کەیسی ژنانی ئێزیدیە کە پێویستە بەڕاستی هەوڵ بدرێن ئەو ژنانەی کە حتا ئێستا نەگەڕێنراونەتەوە کاری جددی بکرێ بۆ گەڕانەوەی ئەو ژنانە و هەروەها ئەوانەی کە هاتوونەتەوە بە هەوڵ بدرێت ئەوانەی کاتونەتەوە ژیانێکی باش یاخۆ ژیانێکی ئاسایی بۆ ئەوان دابین بکرێ هاوکاری بکرێن لە هەموو ڕوویەکەوە و هەروەها داواکارەکانی تریش بۆ باشترکردنی ئەو دۆخی کە ئێستا ژنان تایە هەیەن بۆ نمونە ئێمە دەبینین ڕۆژانە حتا ئێستا ژن ئەکوژرێ و بکوژی ژنان بە سوحی عەشاری بۆ نمونە لە کەیسی دنیایە لە ماوەیەک لەمەوو پێشە بەداخەوە وێ ڕای ئەوەی کە بە وەحشیانەترین شێوە دنیای کە کچێکی 15 ساڵ بوو تیرۆر کرا کە توانین بڵێن تیرۆر کرا بەڕاستی بەڵام بەداخەوە دیسانەوە لەم ماوەیە لەمەوە پێش زانیاری لەسەرەوە درا کە ئەو بەڕێگەی سولحی عەشایری ئەوە سزاتر بۆکەم کراوەتەوە کەسیتر لەم هەرێمی کوردستانە کە بەداخەوە لەلایەن دەگەڕێمە وڵات بێریڤان دەگەڕێمەوە لای جەناب کاتی بەرنامەکەم زۆر کەماوە ئێڤار ئێوە پرسیاری ئەوەم کرد کە مەسلەی جیاوازی مەسلەی پێراوێستخستنی ژنان لە پۆستەکان یعنی ئەو مهموشەی کە لە ناو خێزانە دەکرێتە هەندێک جار دەوتری هەمان ڕێکدانەوی هەبوو لەسەر دام و دەستگاکان کە ئەمە بێچێک لە پێشێرکاری زەخکاندرێ ڕۆڵی ئێوە وەکو پەرلەمان ئێوە چ پرۆژێکتان هەیە بۆی ئەم مەسلەیە تەنیا لە مەسەلەی کۆتا لە ناو پەرلەمانە نەبیندێ لە ڕووی چەندایەتیەوە؟
ئێمە دیارە گەورەترین کێشەمان لە ناو دام و دەستگاکانی حکومت هەیە کە ڕێژەیەکی کۆتان نییە. ئێمە دەبینین لە دەسەڵاتی تەشریعی کە ئێستا ڕێژەیەکی کۆتا هەیە کە سەتاسیە. وەکو لیژنەی ژنان لە پەرلەمانی کوردستان و هەروە بەشێک لە پەرلەمانتاران پرۆژەیەکمان ئامادە کردووە، ئارەستەی سەرۆکایەتی پەرلەمانمان کردووە چۆن لە ناو ببوورە چۆن لە دەسەڵاتی تەشریعی ئەم ڕێژە هەیە دەبێتن لە ناو سرجەم دام و دەستگاکانی حکومەت لە سرجەم جۆمگەکان وەکو بەڕێوەبەری گشتی ڕاوێژکار وەزیر وەکیل وەزیر لە سرجەم پۆستەکانەوە یان بۆ نمونە قایمقام پارێزگار سەرۆکی زانکۆ دەبێتن لە بە هەمان چۆن لە دەسەڵاتی تەشریعی ئەم ڕێژەیە دەستنیشان کراوە بە هەمان شێوەسڵاتی بەڵێ ئێستا بۆیە ئێمە ئەم گرفتەمان هەیە وەیە ئومێد دەکەم سەرۆکایەتی پەرلەمان هەوڵ بداتن خوێندنەوەی یەکەمی بۆ تۆڕێک لە سەرجەم ژنانی پەرلەمانتارمانە یعنی لە زمنی ئەمە چۆنە من ئەگەر باسی ئەم پرۆژێ بکە من پێم وایە ئەم پرۆژەیەکی گرینگە پرۆژەی تۆڕی کۆمەڵایە ببوورە تۆڕی ژنانی پەرلەمان دیارە لە زۆربەی پەرلەمانانی دنیا تۆڕێکەیە جا مەرجنیە کە ئەو پرۆژێک ئێمە تەقدیممان کردەوە کولی ژنی ژنان تەنها ناوی تۆڕ بێ لەوانەیە ناوی کۆمیتەیەک بێن کۆمیسیۆنێک بێتن یانیش فراکسیۆنێک بێتن سرجەم ژنانی پەرلەمان لە خۆی کۆبکاتەوە لە سرجەم پەرلەمانانی دنیا ئەمە هەیە بۆیە کە ئەم ژنانە کۆبوونەوە لەبەرەوەی زۆربەی ژنانی پەرلەمانتار سەر بە فراکسیۆنی لایەنە سیاسیەکانن جیاجیان دەکرێتن لەم تۆڕە لەم تۆڕی ژنان کۆ ببنەوە تۆڕی ژنانی پەرلەمانە دوور لە ئیتیمای سیاسی و حیزبی خزمەت بە پرسەکانی ژنان بکە بۆیە ئێمە ئیمزامان کۆ کردوێتەوە ئەم پرۆژەمان ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کردووە ومێت دەکەین چ پرۆژەی ئەم پرۆژەی کە سەتاسیەکە خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێت بۆ دەسەڵاتی جێبەجێکردن وەکو لە دەسەڵاتی تەشریعی هەیە هەروەها ئەم پرۆژەی ئەم تۆڕی ببوورە ئەم تۆڕی کە ئێستا ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانمان کردو ئومێد دەکەین خوێندنەوە یەکەمی بۆ بکرێ و بخرێتە بەرنامەی کار بۆ ئەوەی کاری دەگەڕێمە وڵات زۆر بە کورتی دواتێگەیشتن ئێوە وەکو لێژنەی ئافرەتان لە 8 مارس چیتان بەدەستەوە و پێتان وایە پێویستە چی بکرێت لەم بارودۆخی ئێستادا بەڵام دواتێگەیشتنی بێریڤانی وەرەگرم بێریڤان خان دواتێگەیشتنی ئێوە لەبارەی لە 8 مارس پێتان وایە ئەرکە هەنووکەیەکان چین لەسەر کۆمەڵگا و دەسەڵاتەکان بەرامبەر بە پرسی ژنان بێگومان پێویستە سەرەتا ژنانی ئەم هەرێمە بەگشتی هەست بکەن کە ئەو چالاکیانی کە ئەکرێت لە 8 مارسا چالاکی ئەوانن هی خۆیانن خۆیان خاوەنین بۆیە پێویستە لە 8 مارسا هیچ ژنێک ئەم دۆخە قبول دەکا هیچ ژنێک لە ماڵەوە نەمێنێ هەمووی پێکەوە لە چالاکییا بن هەمووی پێکەوە لەسەر جادە بن داوای مافەکانی خۆیان بکەن دوای ئەوەش بێگومان ئەرکێکی ترەکەوێتە سەر ڕێکخراوەکان کە بتوانرێ هەروەکو چۆن لەم ماوەیە زۆر کار کراوە بۆ ئەوەی کاری هاوبەش پێش بخرێ و هەوڵ بدرێ ئەگەر کاری هاوبەش نەبێت کارەکانیش ئەو چالاکیانەی کە ئەکرێت کە هەر کەس لە لای خۆیەوە چالاکی گرنگی ئامادە کردووە چالاکیەکان هەوڵبن لە یەک کاتانە بێ بۆی زۆرترین بەشداری هەبێت زۆرترین فشار بخرێتە سەر دەسەڵاتداران بۆ چاکسازی لە هەرێمی کوردستان بە تایبەت لە بارودۆخی ژنانە بێگومان ئەو پێویستە ڕاگەیاندنەکان زۆر هاوکار بن لەم دۆخە چونکە ڕاگەیاندن ئەرکێکی گەورەکەوێتە سەرشانی ئەتوانێت ئەو داواکاریانە ئەو دەنگانە بگەێنێتە لە بەرامبەر ئەوەی کە ئێستا بە هەزاران ژنی کوردی ئێزیدی چارەنووسیان نادیارە و ڕۆژانە بەدەیان ژن ڕوبەڕووی توندوتیژیە بنەوە و ڕوبەڕووی کوشتن و سووتان نەبنەوە و هەروەها ئەو ژنانەی کە بێبەشەکرێن لەوەی کە بەهۆی ئەوەی کە ڕەگەزی ژنن تەنها لە دام و دەستگا لە شوێنی لە هەرێمی لەم ساڵدا کۆتایی بەوە بهێنرێ لەم ساڵدا کۆتایی بەوە بهێنرێ و لەم ساڵدا شارەکان بەهێز بن پارلەمانتارانی ژن بە تایبەتی لەناو خۆپیشاندانەکانی ژنان نابن لەسەر جادە بن لەگەڵ ژنان نابن چونکە ئەوان نوێنەری یەکەمن بەڵێ تێگەیشتنی ئێوە لەبارەی ئەم با بڵێن کارە هەنووکەیەکان لە مابەین دەسەڵاتەکان لە هەرێمی کوردستان و لایەنەکانی تر ئەوەی پێوەستن بە مەسەلەی ژنان پێتان وایە بریتی دەبی لە چی و ئێوە وەکو لێژنەی ئافرەتان لە 8 مارس دەتانەوێت چی بکەن دیارە زۆر گرینگە تەنها ئێمە ساڵانە کە دوو بۆ نەمان هەیە هەفتەی بەرەنگاربوونەوە و توندوتیژی و ڕۆژی 8 مارس ئەوە نەبێتە شتێکی تەقلیدی و هەموو ساڵە یادی بکرێتەوە دەکرێت هەموو ڕۆژێ 8 مارس بێ و هەموو ڕۆژێک هەفتەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی بێ بۆی هەوڵ دەین هەمومان بەیەکەوە خزمەت بە پرسەکانی ژنان
ژنان بکەین ئێمە وەکو لیژنەی ژنان تێڕوانینمان ئەوەیە هەوڵ بدرێتن کار لەسەر ئەوە بکرێتن سەرجەم دام و دەستگاکانی حکوومەت کە معنین بە پرسەکانی ژنان دەستگاکانی ڕاگەیان ئەو یاسانەی دەرتان کردووە کۆمەڵێکی حکوومەت جێبەجێ ناکە کە پەیوەندی ئێمە گەورەترین گرفتمان لە پەرلەمانی کوردستان بە تایبەتی لیژنەی ژنان کە ئەم یاسانە دەرکراوە لە کێشەمان لە دەسەڵاتی جێبەجێکردنەوە هەیە کەمتر خەمن لەسەر بۆیە زۆر گرینگە ئێمە هەموو ڕۆژێکمان هەشتی مارز بێتن هەمومان هەوڵ بدەین تێکۆشان بکەین بە یەک ئیرادەوە دیفاع لە مافەکانی ژنان بکەین. ئێوار ئیبراهیم سەرۆکی لەژێدا کۆچیکار لە مافی ئافرەتان لە پەرلەمانی کوردستان و هەروەها بێریڤان محەممەد ئەندامی دەستەی بەڕێوەبەری گروپی ژیان گەلک سپاس بۆ بەشداریتان لە بەرنامەی ئەڤڕۆ سپاس بۆ زانیاریەکانتان بینەران هاتمە کۆتاییان بە مڵقەی بەرنامەی ئەڤڕۆ کە تێدا گفتوگۆمان لەبارەی پێشێلکاریەکانی مافی ئافرەتان لە دۆخێکی ئاوهای پڕ هەڕەشە و مەترسیدا کرد. تاڵقێکی تری بەرنامەی ئەڤڕۆ قسەکردن لەسەر بابەتێکی تری پەیوەندیدار بە ژیانی جڤاچی پێتان دەگەینەوە کاتێکی خۆش بۆ هەمولایەک.